لە گوندی ما زۆر کانی زۆر جێ زۆر کەند ئاو بەڕووبار یعنی وشی ڕووباری داهاتە خوارێ ئەلعان ئیشکە قەت دینکە ئاوشی لێ نایەتە خوارێ زۆر کانی هەر ئیشکا بووینە هیچ ئاو نەما گۆمە فێڵاوێ لە تەمەنی من ئەوەندی وەبیرم بێ 2000 ئیشک بووە ئەو ساڵ تقریباً 7 ساڵ پێشی ئەو ڕۆژدارەکەی ئیشکا بووە ئەگەر نەمدیتە قەت ئیشک بی ئاوی هەن لە بەڕۆیە دوو جێنە بە دوو جێ لەبەری ئەڕوا هەندە زۆر بوو ئێستا ئەلحان 9 ساڵ ئیشکا بوو قەت دیکە ئاو شتێدا نەما ئەگەنم و ئەو دار و بار و ئەو ئەشتانە ئەگەر ئەو نەبوونی ئێبەفر و باران و ئاوشتوالە تەحسیلی لێکە کو ئەتی ئەلحانەوە تا ئەوڕۆ 11 پەڵە نەکەتیە یعنی عالم گەرمی بکە ئەوە یعنی ئەو ئەشتا کە ئاو کمبوون و کانی ئیشک بوون و ئەو ئەشتانە هەموو تەحسیلێ نەبارینێ بەفرە و بارانی گۆمە فێڵاو هەستەکەن کە بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆر جیاوازی هەیە تا گەیشتە ئەو حەدێکە بە یەکجاری وشک بوویت و ئاوی تێدا نەمینێت ئێستا تەماشاکەی لە بڵین لە کۆتایی مانجی هەشتەوە من لەگەر کۆمەڵک برادەر گەشتم کردە لۆ ئەوێندەرێ وەکو بڵین وەکو بە دوواداچوونێک لە وشکە ساڵی بڵین تا چەند تاخوا تاسیری لە سەرێندەریشە بووە تەماشان کرد کە زۆر کەم بوو ئەو کاتی بڵین 25 هەشتوانە بوو غەڵەت نەبم بڕەچی زۆر کەمی ئاو تێدا مابوو لەو چەند ڕۆژەی ڕابردوو چوین هەر بە یەکجاری وشک بووە هیچ ئاوی تێدا نەمایە سەرڕای ئەوەی کە بڵین لەو کۆتایانە 2000 باران باریە بڵین لە ناوەڕاستی مانگەکانی پاییز بەڵام هێشتا نەگەیشتە و حەدێکە گۆمەکە ئاوی بێتەوە ناوێ یاخود بڵین کەمەک پڕ ئاو ببیتەوە ئەگەر پڕ ئاویش نەبیتەوە بەراورد بە ساڵانی ڕابردوو بەڵام هێشتا هیچ ینی هەست پێ ناکەێت کە ئاوی تێدا گەڕابیتەوە و هەروەها سەبارەت بە سەرچاو ئاویەکانیش بۆ نمونە من خەڵکی گوندی کەوەرتەیمە لەوێن دەرێ سەرچاوی ئاوی خواردنەوە بە ڕێژەیەکی زۆر یعنی کەمی کردیە هەتا دووچاری ئەوەی بوون کە حەوزی بگرینەوە چەند سعاتێک دوای بە سعات بڵین ئاوی بەردەینەوە سعاتێکی ئاو بەردەینەوە یان سعات و نیوەچی وای لێ بێت کە بتوانین ئیسفادە لە ئاوەکەی بکەین چونکە بە ڕێژەی زۆر بەرچاو ئاو کەمی کرد.